ضرورە بەڕێزەکانم ئەم دڵی ئێمە بەردەوام دەستمان پێوەی بێ چکە بەدەست خۆمان نییە. عومەر بەو گەورەیە عومەری کوڕی خەتاب بەو عەقڵە گەورەی کە خوای گەورە پێیدا بوو ئیشەکەی سوڵح بوو. هەر شتێ لە مەککەیە ڕووی بایە ڕووی لە تیرەی بەنی عەدی و ڕووی لە عومەرە کرد، بەڵام عومەر ئیشەکەی خۆی جێبەجێ ناکرد. یعنی ئەو نەدانا و عاقڵ بوو، پێیان سپاردە بوو کە سوڵحی هەموو مەککە ئەو بیکە. پیا ماقوڵ، ڕیش سپی، دەم سپی، عاقڵ، زانا دانا، بەڵام بۆچی ئیشەکەی خۆی ناکرد؟ چکە بەردەوام سەرخۆش بوو. عومەر ئەچوو دەنکە خورمای هێنا لە کاتێکا نەئەگەیشتە بتەکانی لە سەفەرە، خورماکەی دائاتاشی، هەر کاتێ برسیە بوو خورماکەیە خوارد، خواکەی خۆیە خوارد. قەینا ئەی خوارد، بەڵام نەئەهاو بەبیریە ئەم خوایی کە من چەند ڕۆژە ئەی پەرستم، ئەمڕۆ ناچار بووم و بیخۆم، ئێستا لە ڕێخۆڵەم و لە دوانزەگرێ بێتە خوارەوە چێتە خوارەوە فڕێدەم لەسەر ئاو. ئەمە خواکەی من بوو لێرەوە دەرچوو. یەکێ لە سەحابەکان کە ئیمانە هێنێ پرسیاری لێ کاڵێ عومەر باشە ئێوە عەقڵتان نەبوو ئەچوون ئەمانەتانە کرد؟ ئەی فەرموو عەقڵمان هەبوو بەس هیدایەتمان نەبوو، دڵەکە مابوو هیدایەت وەرگرێ. سبحان الله، ئەمە بۆ نییە باوکە جان، پرۆفیسۆرە، زانایە، عالمە، کار بەدەستە، قسەزانە، ئەو هیدایەتی خوای گەورە هیدایەتی تۆی داوە ئەبێ زۆر دڵە پێی خۆش بێ، ئەبێ زۆر مرتاح بی لەسەری، چونکە ئەو دڵە لای خۆیەتی و هیدایەتی هەموو کەسێکیشی پێ نەداوە. لە سەردەمی پێغەمبەری خوایە ئەم عومەرە بەو گەورەیە بەو عەقڵە خوای گەورە هێشتوتێوە، هێشتا هیدایەتی نایە. پێغەمبەری خوا جارێکیان عومەری کوڕی خەتاب و عەمری کوڕی هیشام کە پێیانەوە ئەبوو جەهل پێکەوە ئەبینێ کە خاڵ و خوشکەزا بوون ئاوا ئەڕۆیشتن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی بەرز کردەوە فەرمی اللهم أعز الإسلام بأحد العمرين عمر بن الخطاب وعمرو بن هشام. خوای گەورە ئەم ئیسلامە بە عیزەت کەی بە یەکێ لەم دوو پیاوە. بۆ چکە پیاوی دانیشتوو نەبوون، پیاوی پاڵدانەوە نەبوون، پیاوی کەر و کۆپان نەبوون بڵێ کاکە چێ کرد بێ ئێمە کۆپانین، چێ دەسەڵاتی هەبوو ئێمە لەگەڵیاین، هەر کەسێ حکم کا ئێمە ئۆکەی بۆ ئەکەین و ئێمە دەنگی بۆ ئەدەین. نا، فەرمووی خوایە بە یەکێ لەم پیاوە، چکە زانی ئەگەر ئەم قووەتە بێتە پاڵ ئیسلام ئەچێتە قۆناغێکی ترەوە، شۆڕشێ بەرپاکە. ئەوە بۆ ئەم دوعایە شەی گرتەوە، مفروض شێ بگرێتەوە، مفروض ئەبوو جەهل بگرێتەوە. فەرمی بأحب العمرين إليك، خوایە کام دوو عومەرە و خۆشەوی ئەویان هیدایەت بی. خۆشەویستەکە بۆ عومەر دەرچوو. خوای گەورە عومەری خۆشویست بۆیە هیدایەتی دڵەکەیدا، خوای گەورە خۆشێوی بۆیە هێناوێتی ئێرە بەبێ دوعای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعا بۆ دڵەکەی خۆی ناکە، جارێ دوعا بۆ دڵەکەی عومەرە دکا کە خوای گەورە هیدایەتی با، فعلا دوعاکەشی گیرا بێ.